تێکۆشانی هەشتی ئادار تەنیا وەکو ڕۆژێک پێناسە ناکرێت، بەڵکو میژوویەکی گرنگ و ڕۆژێکی پڕواتایە بۆ تەواوی ژنان و هەموو مرۆڤێکی ئازادیخواز و دادپەروەر. پیرۆزکردن و بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە و بیرهێنانەوە و هەڵدانەوەی لاپەڕەکانی مێژووی خەبات و تێکۆشانی ژنانی تێکۆشەرە. زیاتر لە 100 ساڵ بەسەر هەشتی ئاداری ساڵی 1980 تێپەڕ دەبێت. تا ئێستا بە سەدان و هەزاران کۆڕ و کۆبوونەوە و خۆپیشاندان کراوە بۆ گەیاندنی دەنگی یەکسانی خوازی بە گۆی جیهاندا. بە خۆشحاڵیەوە هەوڵ و تێکۆشانەکانی ژنان بێئەنجام نەبوون و سەرەڕای هەبوونی کۆس بوو لەمپەڕەکانی بەردەم خەبات و تێکۆشانی ژنان بە بەختکردنی گیانی خۆیان و هەروەها بەدیلی گرانبەها زۆر دەستکەوتی مەزن تۆمار کراون. هەرچەند هێشتا خەبات و تێکۆشانی ژنان بە ئامانجی تەواوەتی خۆی نەگەیشتووە و ژن لە هەموو وڵاتاندا هێشتا ڕوبەڕووی شێوازەکانی توندوتیژی هەڵاواردانی ڕەگەزی و نایەکسانی دەبنەوە، بەڵام ئەمە ئەرکی ئێمەیە کە ئەم ئاڵا دەست بەدەست سووڕاوە و گەیشتووەتە دەسمان، بەتایبەت لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان کە هەژمونی بێری دواکەوتووی حکوومەت بە هەموو شێوازێک لە ڕاگەیاندنەکە و هاوکات لە هەموو دام و دەستگا حکوومیەکانەوە تشت بە ئازادی ئینسان و بەتایبەت ئازادی و مافی ڕەوای ژنان شەڕ دەکات، کە ئەمە ئەرکی ئێمە قورستر دەکات، بەڵام ئیرادەمان کەم ناکات و بێگومان لەو پێناوەشدا بە سەدان و هەزاران ژن لە شاخەکانی کوردستان بە ئیرادەیەکی بەهێزەوە خەبات دەکەن و تێکۆشان بڵند دەکەن. ئێمەی ژن لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا بین، ئیش و ئازارەکانمان یەکە و ئەم دەرد و ڕەنجەش لە یەک شوێن سەرچاوە دەگرێت، کاویش ئەقلیەت و ئایدۆلۆژیای پیاوسالاریە کە پەنی خواردووەتە و ڕۆچووەتە ناو تەواوی جومگەکانی کۆمەڵگا و دوجار بۆتە هۆکاری فەلەچکردنی ئیرادەی کۆمەڵگا. بەتایبەت ژنان و هەوڵی دەستەمۆکردنی ئەو هێز و دینامیکەی کۆمەڵگا کە ژن و گەنجە دەدات و هاوکات ئەم سیستەمە لە هەوڵی ئەوەدایە کە بە سیاسەتەکانی خۆی کۆمەڵگا لە یەک پەرتەوازە بکات و کۆمەڵگا لە خشتە بترازێنێت. ڕژێمی چاوسێنەری ئێرانیش ڕەچاوی ئەم سیاسەتانە دەکات و ئەم ساڵ یەک لە دژوارترین ساڵەکان بوو بۆ ژنان کە لەژێر سێبەری ئەم سیستەمەدا و بە چەندین هۆکار و پێناسەی جیاواز وەکو پێناسەی ژن مڵک و ناموسی پیاوە بەدەیان ژن بوونە قوربانی و مافی ژیانیان لێ سەندرا. زەینەب جەلالیان، سپیدە قولیان، سەبا کوردەفشاری، گوڵڕۆق ئێرایی لە زیندانەکانی ئێراندان. لێرەدا بانگ لە تەواوی ژنان لە ئێران و بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین کە بە دەنگ و ڕەنگی جیاواز بێنە شەقامەکان و ئەم ڕۆژهەواتە هەشتی ئادار کە ڕۆژی جیهانی ژنانە پیرۆز بکەن و بە ڕۆحی بەرخۆدان و تێکۆشانی هەشتی ئادار بەرەوپیری ئەم ڕۆژەوە بچن و کۆتایی بە عەقڵیەتی ژنکوژی بهێنن. پیرۆز بێت هەشتی ئادار، بژی بەرخۆدانی ژنان، ژنانی پەنابەری ڕۆژهەڵاتی کوردستان 2/3/2022. من وەک ئەندامی کەژار ئێمە کە دەستمان کردو بە چالاکی پیرۆزبایی هەشتی مارس ئەمڕۆکە لێرە کۆبوونێتەوانێ و کە داخوایانی خۆمان بێین و کە بچین ئەو ژنانی کە لەسەر پێی خۆیان وەستاون و کار ئەکەن پیرۆزباییان پێ بڵێن. هەروەها لە ڕۆژهەڵاتیش دەستیان پێکردووە بە پیرۆزبایی ئەم ڕۆژە و کە پیرۆزبایی ئەم ڕۆژە ئەکەن لە ئەوروپا شەر بەو جۆرە دەستیان پێ کردووە. هەموو ژنێگە بێ خۆی هاندانی ئەوە بێت کە خۆی توانای ئەوەی ببێت لەم ڕۆژەیە بێتە دەرەوانێ، لەم ڕۆژەیە هەست بەوەکە کە ژیانێکی ئازاد و ژیانێکی سەربەرزی ببێت، کە توانای ئەوەی ببێت چۆن ژیان بکات، چۆن بە مافی ڕەوای خۆی بزانێت کە ئەم ڕۆژە ڕۆژی خۆیەتی توانای کارکردنی بێت، توانای ئەوەی ببێت کە لەسەر پای خۆی بوەستێت. لە باشوور ئێمە ئەمڕۆکە هەشتی مارس پیرۆزەکەین لە بەردەقارەمان بە یارمەتی ڕەژاک لە بەردەقارەمان پیرۆزیەکەین